ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە هەر کوێیەکی ئەم جیهانن سەر ئەم گۆی زەویەن ئازیزان خۆشحاڵین و جارێکی کە بەیەک شا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیمسازان ئەلبەتە داوای لێبوردنتان لێەکەین لەم ماوەیە چەندوانەیەکمان بەسەر یەکەوە هەر یەکەی بە بۆنەی کێشەیەکی تەکنیکی یان کێشەی نەگونجانی کات و ساتی هاوڕێیان ئامادەبوونیان بۆ بەرنمەکان ئیتر هەر یەکەیان بەکارێکەوە بە هۆکارێکەوە نەیانتوانیم ئەلبەتە بەرنمەکانی ئێمە وەکو بەرنمەی تەلەڤزۆن نییە کە ئێمە بڵین نە هەرە بێ ئەو بەرنمەیە پێشکەشکەین ئەو وانەیە پێشکەشکەین چونکە بینەر چاوەڕێمانە و تەلەڤزۆنەکەمان پەکێکەوێ و تەلەڤزۆنەکەمان کەلێنێکی تێکەوێ نەخێر ئەمەی ئێمە ئەتوانین دوای خین بۆ وانەیەکی تر بۆ هەفتەیەکی تر بۆ جارێکی کە بەس ئەوەیە بەو هیواەن لێتاندا نەبڕێن بۆ یەکجاری کارێکی وانەیەتە پێشەوە بە یەکجاری لە یەکترماندا ببڕێت بەڵام هەتا بۆمان بکرێ لەگەڵتانین ئەیتر ئەوەیە جارجارێک واڕێکەکەوێ کە بەرنمەکانمان دواکەوێ یان لەو کاتەیە کێشەیەکی تەکنیکی ڕووەدا ناتوانین وانەی ئەم شەومان بابەتێکە ئەلبەتە لەم ڕۆیە ئەم بابەتە بووە بە ترس و دڵە ڕاوچێ بۆ زۆرێک لە بوارەکان لە هەمان کاتشە خزمەتی تایبەتی خۆیەکات ئەلبەتە وەکو هەموو ئەو کەرەسانەی تری سۆشیال میدیا لە سەرەتایە هەموو لێە ترساین لە لێ ترسان لە بەرەوەی حسابی ئەوە کرا کامە زیانێکی گەورە بە بوارەکە ئاگەیەنێت بە هەر یەکێک لەو بوار و چەمکانی کە سۆشیال میدیا گەشەی تیا کرد بەڵام دوجار گەشتە ئەوەی نەخێر هەر مرۆڤ توانی سوود لەو بوارە ببینێ لەو پێشکەوتنەی سۆشیال میدیا ببینێ و شتی باشتری پێ بکات ئەمڕۆ دیاردەیەکی زۆر بڵاو بۆتەوە ژیری دەستکرد AI و هاتۆتە ناو بواری فلیمسازیشەوە ئەلبەتە کاتۆتە ناو بواری فلیمسازیەوە گەشتۆتە ئاستوڕادەیەک لە ناو کۆمەڵێ لە فلیمسازانە دڵە ڕاوچەی دروست کردووە اینجا بۆ ئەو بابەتە خۆشحاڵین هاوڕێ ئازیزمان کاک سۆران سۆرانی ئەلبەتە لەو بوارەیە کاکسۆران شارەزایەکی باشی هەیە و ئەم شەو ئەو ڕوونکردنەوانەمان بۆ ئەدا و ئەگەر بەم شەو تێر نەبووین وانەکەمان دووبارە ئەەکەینەوە لە چەندوانەیەکی کەیە کاک سۆرانجان یاخوا بە خێربەی باندیم زۆر دوو جار هاتوویتەتە ناوەوە کاک سۆران بە ئەمەیان بێنم بەڵێ کاک سۆران لەواشێ لە تەلەفۆنەکەت و لەینەکەت بڵێ بەڵێ ئەم کاتە باش کاتی هاوڕێیان و فیلمسازان و بینەران و بیسەرانی بەرنامەکە باش زۆر خۆشحاڵ جارەیەکە بە خزمەتی جەناب دەگەمەوە من لە خزمەتم کاک سۆرانجان منش خۆشحاڵ بووم ئەلبەتە داوای سەرخۆشی و هاوبەشی خەمتانین بۆ ئەو ئازیزەتان کە لە هەفتەی پێشووە کۆچی دوایی کرد و لە دەمەودەمی نزیکی بەرنمەکەیا بوو خۆتان خۆش و دڵنەوایی بۆ هەموو لایەکتان کاک سۆرانجام ئەو ترس و دڵە ڕاوچەی لەم ڕۆیە لە ناو فلیمسازانە بە ئێمە بەس باسی فلیمسازانەکەین ئەلبەتە چەمکەکانی تریشی گرتوتەوە بواری تەلەڤزۆن و بواری فۆتۆگرافی و ئیتر بوارەکانی تریش تەنانەت لە ناو سۆشیال میدیاشە ئەمڕۆ ژیری دەستکرد AI چۆن حەزەکەی پێشەکیەک شتێکمان بۆ ڕوونکردنەوەیەک بابین دوای بچینە ناو تەوەرەکانی تر بێگومان ئەگەر بەڕێزێ بوار فەرمووی حەزەکەم ئەم
پرۆگرامەمان یاخو ئەم باسە و ئەم مشتومڕەمان لەسەر AI بە هەڵبەتە بە کاژمێرێک و بە دوان و بە سییان و بە دەشتەوە نابێت. من حەزم کرد ئاوای لێ بکەین ئەگەر بکرێت وانەی یەکەممان مێژوویەکی خێرای بەسەر ژیری مرۆڤ و پێشکەوتکردنی یاخو بەرەو پێشچوونی ژیری مرۆڤ لە سەرەتاوە هەتاوەکو ئەمڕۆ چۆن هاتووە و ئەم ژیریە خۆی وای کرد جارێککە ژیریەکی کە دروستکات بە دەستی خۆی بەحساب بۆ بەرەو پێشچوونی ژیانی. جا حەزەکەم کە وانەی یەکەم دانین بۆ مێژوویەکی خێرا بە خێرایی بە سەریا تێپەڕین و وانەی دووەممان هەموو ئەو کاریگەرە نەرێنیانەی کە لەسەر هەموو کایەکانی ژیان و بە تایبەتی سینەما چییە. وانەی سێم کاریگەرە ئەرێنیەکان لەسەر سینەما و کایەکانی ژیان وە کاری وانەی چوارەم ئەگە بتوانین شرۆڤە و شیکردنەوە بۆ هەردوو کاریگەریەکە بکەین هەم لەسەر کایەکانی ژیان و هەڵبەتە سینەما بە تایبەتی سینەمای کوردی لەسەر و هەمویانەوە ئەگاتە چی لێت. دوای ئەوە ژەگەر حەزمان کرد لەسەر کۆی ئەو چوار وانەی کە کردمان ئەتوانین وانەی کە دروستکەین بۆ پرسیار و وەڵام لە هاوڕێیان و بینەران هەر کەسێکیان هەچێکیان ویست ئێمە لێرەوە هەم لەگەڵ جەنابتەم لەگەڵ ئەوانە ئەو دڵە ڕاوچێ و ترسە یا ئەو خۆشی و خۆشببختی کە لە ئایەوە دەسمانەکەوێ شرۆڤە بکەین و ڕاوێ بکەین. پێش هەموو شتێ ئەمە باسی ژیری بکەین ژیری چۆن گەشەی کرد. ژیری مرۆڤ ناگەڕێنەوە بۆ یەکەمین خانە کە 4 بلیۆن ساڵ لەمە پێش لەسەر گۆی زەویە چۆن بووە و خانەکەی تر بە مەلاینی ساڵ بەسەریا و بە ڕێکەوت خانەیەکی تر چۆتە سەری و ئیتر زیای کردو ڕۆشن نە ئەگەڕێنەوە بۆ 205 میلیۆن تا 10 میلیۆن ساڵ پێش ئێستا کە با بڵێن ژیانی میوەخۆرەکان ئەوانەی مرۆڤانی سەرەتاییەکان کە لەسەر دارەکان لە ژیان و هەڵبەتە بەشێبوون لە خێزانی شەمپازیەکان مێشکێکی بچووکیان هەبوو دەستێکی گەورە و قاچێکی گەورەش بۆی لەسەر دارەکان بژین بەسەر دارەکانە بڕۆن میوە لێ بکەنەوە میوە بخۆن. ئەمە وای لێ کرد فێر ببێت لە دارەکان بێتە خوارەوە بەسەر دوو پێ بڕوات. کاریگەری مێشکی پێویستی وای لێ کرد مێشک تۆزێ گەورەتر بێ. ئەو کاتە مێشکی ئەوان 400 سیسی بووە کەواتە زۆر بچوک بووە زۆر دیاریکراو بووە هێزی دیاریکراو بووە کاریگەری دیاریکراو بووە خێراییشی دیاریکراو بووە لە لێکدانەوە شتەکان. مەجبوریە دوای لێ کردووە بڕوات ڕێگایەکی دوور و درێژ پێوێ لەم ڕێگا دوور و درێژە بە دوای خواردنا بە دوای مانەوەیە هەتا وای لێ هات بە بەرچاوی و فێر بوو ئاژەڵە درندەکان ئاژەڵی تریان دەخوارد. ئەمیش لە برسا لە دوای ئەوە چوو پاژماوەی ئەو ئاژەڵانەی خوا کە ئاژەڵە درندەکان هەڵبەتە کوشتبیان کردبیان بە نێچیر. لەمەوە فێر بوو بەرد بدۆزێتەوە پێوتە ئەگەر بگەڕێنەوە بۆ یەکەمین هۆمۆ هابیلیس کە 205 میلیۆن ساڵ هەتا 4 میلیۆن ساڵ پێش ئێستا بوون کە لە دارەکانەوە دابەزین لەسەر دوو پێ ڕۆشتن ئامرازی بەردیان دۆزیەوە. بەرد بەکاریان هێنا هەم بۆ کوتان هەم بۆ بڕین. ئەمە وای لێ کرد مێشکیان پەرەبسێنێت لەوەی کە ئەم ئەتوانێت بەم بەردە ئێسخانەکان پشکێنێ و مۆخەکەی دەربێنێ کە مۆخەکەی دەرێنا مۆخی ئێسخانەکانی خوارد. ئەمە پرۆتینێکی چاک بوو هەستیە کرد کە وزەیەکی چاکی ئاياتی بۆ بەردەوامی لە ژیان. لەم بەردەنجا بەکاریە هێنا بۆ دروستکردنی وەکو با بڵێن تەورێکی بچووک تیش
و بە دروستکردنی ئەو ئێسقانانە کە تیژە کردەوە بۆ ڕم و ئەمیش فێر بوو لە ئاژەڵەکانی ترەوە ئەو ئاژەڵانە ڕاو بکە کە ئەم دەرەقەتی هات یاخود توانای هەبوو بەسەریانە پێیان ئەوترا ئەمە دوای ئەوە پێیان وترا میوەخۆر و گۆشتخۆر لە هەمان کاتە گۆشتی طبعاً ئاژەڵە مردووەکان پاژماوەی شێرەکانیان نەخوارد یاخود درندەکانی تر لە هەمان کاتە هەم میوەشیان نەخوارد هەم ڕووەکیشیان نەخوارد و گۆشتیشیان نەخوارد ئەمە وای کرد مێشک دیسان بەهۆی ئەو پرۆتینەی کە وەریەگرت لە خواردنی گۆشتەوە مێش دیسانەوە پەرەیسەن کە پەرەیسەن توانیان وردە ژیانی کۆمەڵایەتی دروستکەن ژیانی کۆمەڵایەتێکە ئەمانە چێتەوە بە سەردەمی هۆمۆ ئێرەکتۆسەکان کە لە 108 میلیۆن ساڵ پێش ئێستا هەتا 300,000 ساڵ پێش ئێستا مێشکیان گەورەتر بوو لە 600 بۆ 1000 سیسی ڕۆژ لە هەبەتەل ئەفریقاوە کۆچیان کرد بۆ ئاسیا و ئەوروپا دوای ئەوە ئاگریان دۆزیەوە ئاگر بووە شۆڕشێکی گەورە لە دوای 108 میلیۆن ساڵ پێش ئێستا بەکاریان هێنا بۆ گەرمکردنەوەی ئەو گۆشتەی کە هەیانە و بەکاریان هێنا بۆ شەو بۆ ڕووناشی یا هەندێک جار بەکاریان هێنا بۆ ڕاونانی ئەو ئاژەڵ درندانە و بەکارشیانە هێنا بۆ تیشک لەبەر تیشکەکە کاری دەستیانە کرد ئاگر با بڵێن شۆڕشێکی گەورە بوو لە بەردینەوە بۆ چێژلێنان یاخود چێژگەرمکردنەوە و بۆ پاراستن ئەمەش دیسانەوە 3 جار ئەوەندەی تر مێشکی با بڵێن ئەوانی پەرە پێدا گەورەی کرد هەتا وای لێ هات دوایی هۆمۆسەیپیەنسەکان هاتنە هەڵبەتە پێش هۆمۆسەیپیەنسەکان نیاردەتاڵەکان هەبوون نیاردەتاڵەکان لە ئەوروپاش و لە ئاسیا و هەتا لای خۆمان لە ئەشکەوتی شانە دەریش دۆزراوەتەوە ئەمان زیاتر لە شوێنە ساردەکانە بوون مێشکی ئەوان هەرچەندە گەورەتریش بووە زاناکانەڵن گوایە گەورەتر بووە لە 1200 سیسی و بۆ 1700 سیسی ژۆشتووە هەرچەندە ئێستا مێشکی هۆمۆسەیپیانەکان و هەتا ئێمەش 1350 سیسیە بەڵامی تر ئەوان لە ناو چوون بە هەر هۆکارێ بوو بێت لەگەڵەوەی هەندێک لە زاناکان دەڵێن زانە ئەرکۆلۆژیەکان و جیۆلۆژیەکان و بیۆلۆژیەکان دەڵێن گوایە تێکەڵێکی سۆزداری لە نێوان هۆمۆ نیاردەتاڵەکان و هۆمۆسەیپیەنسەکانە دروست بوو و ئێستا ئێمە هەڵگری هەندێک لە DNA ئەوانیشین بەڵام ئەوان بە جۆرە لە جۆرەکان لە ناو چوون و هۆمۆسەیپیەنسەکانیشی تر هەروەک ئارزوو کردی لە ئەوروپا و بە تەواوی جیهاندا بڵاو بوونەوە و نیشتەجێ بوون دوای ئەوەی کە ئەو گەرمایەی با بڵێن گۆی زەوی و جەمسەرەکانیش وردەتوانەوە ئیتر کشت و کاڵێکی کێوی پەرەیسەند ئەمە وای کرد ئەم گروپانە کە ئەڕۆشتن هەڵبەتە سەرەتا گروپی 10 کەسی و 20 کەسی و 30 کەسی هەبوون کارەکانیان وادا بەشکرده بوو وەچەند پیاوەکانیان لەبەرەوەی ماسوولکەیەکی بەهێزیان هەبوو و ڕاوشکار ئەڕۆشتن و کاری کۆکردنەوەی خواردن و ڕووەک و ئەمانە و چاودێرکردنی مناڵ و چاودێریکردنی نەخۆشەکان و پیرەکان ئەمانە بە ئافرەتەکان نسپێران هەتا لەو کاتەیەتر لە سەردەمی بابێن 7,000 ساڵ پێش ئێستا لە سەردەمی هۆمۆ نیاردەتاڵەکانەوە مێشک گوای لێ هاو تەنانەت بیریان لەوە کردو مردووەکانیان بنێژن هەتا هەندێک گۆڵیان بۆ هێنان شینیان بۆ کردن بۆ تێکەڵبوونیان لەگەڵ هۆمۆسەیپیانەکان بەسەریان ناسەرکەوتنەوە هۆمۆسەیپیانەکانیش گەشتنە قۆناغێک لەبەر ئەوەی مانەوە لەو شوێنانە بە تایبەتی با بڵێن دوور نەڕۆین لە میزۆپۆتامیا لای خۆمان لەوێ نیشتەجێ بوون بۆ نیشتەجێ بوون لەبەرەوەی کشت و کاڵیان دۆزیەوە ماوەی 10,000 ساڵ پێش ئێستا کشت و کاڵ دۆزرا ئەمە گۆڕانکاریەکی گەورەی مێژووی کرد بەسەر مەژی مێشکی مرۆڤە وای لێ کرد بیر بکاتەوە هەڵبەتە بە ڕێکەوت
ئەو دانەوێڵە شێویانەی کە لەوێ کەوتون خواردوێتی جیاکەی ناسیوەتەوە توای لێکردن لە کۆچبەریەوە کۆچبەری هەمیشەیی بێن بۆ نیشتەجێبوونی هەمیشەی لەو شوێنی کە نزیکی ئاوە بابلن لە دیجلە و فرات لە قەراخەکانی هەم ئاوی لێ هەم سەوزایی ئەیتر وردە وردە 20 کەس و 30 کەس دوای ئەوە گەورەتر بوو بۆ 100 کەس بۆ 1000 کەس کۆ ئەبوونەوە لە میزۆپۆتامیا 10,000 ساڵ پێش ئێستا چونکە لەوێ دانەوێڵەی گەنم و جۆ دۆزرایەوە مەڕ و بزن و مانگا و حتا بەرازی ژەمە دۆزرایەوە لە هەمان کاتا 9,000 ساڵ پێش ئێستا لە چین لەوێ برنج دۆزرایەوە برنجیان دۆزیەوە لەوێ مریشک و بەرازیان دۆزیەوە بە خێویان کردن دوایەوە لە ئەمریکای لاتین 8,000 ساڵ پێش ئێستا گەرمەشامی دۆزرایەوە مایز و فاسۆلیا و نازام لاما ئەمانە کە من لاما و ئاڵپاکە نازانم شیشن لەوێ دۆزرا دوای ئەوە لە ئەفریقای ڕۆژاوا 4,000 ساڵ پێش ئێستا برنجی ئەفریقی و گەنم دۆزرا جا ئامرازی کشت و کاڵی ئامرازی زەوی بۆ جووتکردن بۆ ئامباری گەورە دروستکەن بۆ پاراستنی ئەو دانەوێڵەی کە هەیانە بیهێڵنەوە و فێربن بۆ کاتێکی درێژخایەن با بڵێن ئەمباری بکەن ئەمانە وای کرد لە مێشکی مرۆڤ جارێکی کە 10 ئەوەندەی تر 100 ئەوەندەی تر بەرەو پێشوو کەواتە ژیری مرۆڤ بەرەو پێشوو کە ژیری مرۆڤ بەرەو پێشوو بیری لەوە کردەوە ئیتر کار بکە کاری هەرەوەزی بکەن بە تایبەتی لە کشت و کاڵە بۆ کشت و کاڵیش ئەبێت سوود لەو ئاسنەی لە بەردەسیاتی لەو برۆنزەی لە بەردەسیایەتی سوودی لێ وەرگێ وردە وردە گاسنی لێ دروست کرد گالیسکەی لێ دروست کرد بۆ کێڵانی ئەرزەکە بۆ کۆکردنەوە بە گالیسکەکە و هەڵبەتە بەکارهێنانی ئاژەڵ لەگەڵیا بۆ ژیانێکی نیمچە شارستانی ئەمە ئەو دوای ئەوە فێربوون بێگومان ئێمە کاتی لە ئەشکەوتەکانە بوون بە تایبەتی نیادە تاڵەکان و دوای ئەوانیش فێری وێنە کێشان بوون چونکە زمانی تێگەشتن ئەو کاتە بەس دەنگێکی نامۆ هەبووە لە نێوانیانە و زیاتر بە بڵێن بە زمانی جەستە بووە لە یەکتریان گەیاندووە و فێری نووسین یاخود لاساییکردنەوەی ڕسمی ئەو ئاژەڵانە یاخود ئەو ئامێرانی کە لەبەر دەستیانەوە بەکاریان هێناوە لەسەر ئەشکەوتەکان کێشاویانە ئەمە ژوای کرد دیسانەوە مەژی مرۆڤ جارێکی کە پەرەبسێنێ لە کاتی کشت و کاڵیا فێربوون چۆن با بڵێن سەبەتە دروستکەن ئایا بە دەزوو بێ یاخود لە پێستی ئەو ئاژەڵانەی کە بەکاریانە هێنان وە گۆزە دروستکەن بۆ هەڵگرتنی ئەو پێداویستیانەی کە پێویستیان بوو دوایەوە قۆناغی شارەکان دروست بوو شارەکانی یەکەم بەڵێ 5,000 ساڵ پێش ئێستا شارستانەتی سۆمەر لە میزۆپۆتامیا لە کوردستان و بڵێن لە عێراق یەکەم شارەکان ئور بووە کە 65,000 کەس دانیشتووی بۆ ئۆرب بۆ 50,000 دانیشتووی هەبووە بە دوای ئەوە بابلیەکان هاتوون کە 200,000 دانیشتویان هەبووە دوای تایبەتمەندی شار دروست بووە شوراکانیان دروست کردووە بۆ پاراستن شەقامیان دروست کردووە بازاڕیان دروست کردووە پەرزگای گەورەیان دروست کردووە دوایەوە کارەکان بوو بە تایبەتمەندیاندا بە کارەکان بۆ نمونە لە 175 دانیشتوان ئەوە جوتیار بوون تایبەتبوون بە کارهێنانی ئەو بەرووبوومانەی کە شار پێویستێتی یاخود کۆمەلگە پێویستێتی لە 115یان بوون بە پیشەگەرەکان وەکو ئاسنگەر و دارتاش و گۆزەکەر و یاخو کەرەستەی خان و جلوبەرگ و کاری چنراو هەندێکیشیان لە 105یان هەڵبەتە بازرگان بوون بازرگانەکان فێر بوون کۆچکەن بۆ زۆر دوور بۆ نمونە لە مۆزۆپۆتامیا و بڕۆن بەرەو هیندستان و لە 105یان
کاهین و ڕێبەری ئاینیەکان بوون، دوایەوە پزیشک و دەرمانساز و ئەستێرەناس و کالێندەر دروستکردن. لە سەدا پێنجیشی هەڵبەتە پاشا و خێزانەکەی پاشا و سەرباز و پاسەوان و دادوەر و نووسەر و ئەمانە بوون. ئەم داهێنانانە هەموو وای لێکرد لە مرۆڤ گیر بکاتەوە کە بیری کردەوە پەنابە بەرەو ژیرەکەی ئەبێ کارێکی وا بکات، هێز، خێرایی، کاریگەر. ئەمەمان بیر نەچێت لە هەموو وانەکانە ئێمە لە ژیری دەستکردا ئەم سیانە هۆکاری سەرەکی ئەوە بوو کە مرۆڤ بیر لە ژیرێکی کە بکاتەوە بەدەر لە ژیرەکەی خۆی ژیرێکی دەستکرد بۆ ئەوەی بەهێزی بکە، بۆ ئەوەی خێراتریکە، بۆ ئەوەی کاریگەری تریکە. ئەمانە بە 3500 ساڵ پێش ئێستا جا وردە وردە ئەڕۆین بۆ ئەوەی کە ئیتر کۆدی با بڵێن لە یاسا دروست بوو لە دوای چەرخی 3500 ساڵ پێش ئێستا. حاموڕابی یاسایدانا، ئەم یاسایە لە 282 یاسا پێکات بوو، یەکێ لە بەناوبانگەکانی چاو بەرامبەر چاودان بەرامبەردان خەڵکانی هەبوو، مافیان هەبوو، ئەبێ هەموو شتێ بە بەڵگەوە بێت، کرا بە یاسا و کۆدی حکمڕانی حاموڕابی پێوترا. مافی ژن، مافی مناڵ، مافی کرێکار. دوای ئەوە ئەم ئامێرانە دروست بوو، ئامێری پێوانەی مەتر دروست بوو، کیلۆگرام دروست بوو، چوزانم مایل دروست بوو. دوای ئەوە وردە وردە بیرکردنەوەی ئابستراکی دروست بوو، ژمارەیان دروست داهێنا لە 1ەوە هەتاکو 9، ماتماتیک دروست بوو، هێمایان دانا بۆ کۆ، بۆ دەرکە، بۆ دابشکردن. بۆم هێما و نیشانانە با بڵین کۆمەڵێکی بەڕێکخراو یا کۆمەلگەیەکی ڕێکخراویان دروست کرد. ئەمە پێی ئەوترێ ڕێخستنی کۆمەڵایەتی ئالۆز. هەڵبەتە حکومەت و یاسایان دروست کرد، ئابووری و بازرگانیان دروست کرد، ئەستێرە ناسی، کالێندەر ناسی یان ئاراستەی ڕێگای پزیشکی، دەرمانسازی، ئەندازیاری پێناسازی گەورە. قۆناغی پێنجەم سەردەمی ئاسن و برۆنزە، تەوان 3000 ساڵ پێش ئێستا بووە. لە سەردەمی برۆنزە هەڵبەتە لە سەدا نەوەی برۆنز مس بوو، لە سەدا دەکەشی ئۆسای پێڵەن سەختتر بووە لە ئاسن، بەڵام ئاسانتر بوو بۆ دروستکردنی شکل و شێوە. ئامرازی برۆنز یەکەم جار هەڵبەتە شمشێریان پێ دروست کردووە، یاخۆڕمیان پێ دروست کردووە بۆ جەنگ، ئامرازی کشتتوکاڵیان پێ دروست کردووە، جەنجەریان پێ دروست کردووە بۆ هاڕین یاخود با بڵێن دەستاڕیان دروست کردووە. ئەمانە هەر هەمووی بە برۆنز بووە. دوایەوە 1200 ساڵ پێش ئێستا سەردەمی ئاسنە. ئاسن سەختی ئاسانکاری تایبەتمەندی کرد. ئەمەش دیسانەوە بەکاریان هێناوە بۆ ئامرازی جەنگ، بۆ ئامرازی بەرگری، بۆ زری پۆشی. ئاسنیان بەکارهێنا بۆ زری پۆشی هەم مرۆڤەکان خۆیان و هەم ئاژەڵەکانیان وە گەسبەکانیان، بۆ چاویان یا بۆ دەستیان، بۆ قاچیان، بۆ قەلغان دروستکردن، بۆ شمشێر، بۆ گورز وەشاندن. ئەم شتانیان هەمووی دروست کرد. هەڵبەتە شمشێرەکان لە شمشێری کورد هەبووە 6 سانتیمەتر بووە، یاخود شمشێری درێژ مەترێک بووە. دوای ئەوە گورزیان دروست کردووە. ئەمە هەمووی لە ئاسن چەکوشیان دروست کردووە. ئەمانە هەڵبەتە منجەنیەکیان دروست کردووە کە بۆ شەڕ بەکاری بێن، گالیسکیان دروست کردووە، دارتاشی دیسانەوە هەردیست بەکاریان هێنایەوە بۆ پیشەسازی، بۆ پێشکەوتن. ئەم هەموو کارە وای لە مێشکی مرۆڤ کرد وردە وردە با بڵێن حەز بە زانینی زیاتر بۆ سێشتەی کە وتمان خێرایی، هێز، کاریگەری. هێز و خێرایی، کاریگەری وای لێ کرد لە مرۆڤ ئەم ژیریەی خۆی پەرەپێسێنێت. دوای ئەوە بیرکردنەوەی فیزیکی تەبان دروست بوو.
خێرایی و هێز و کاریگەری ئەوەندەی تر با بڵین هێنایەکایەوە ئەو ژوای لێکردی تر وردە وردە زانستی کیمیایی تێکەڵکردنی دوو مادە یاخود سێ مادە زیاتر لە یەکتر ئەمانیان بەکارهێنا بۆ مەسائلی ئەندازیاری و پزیشکی و لە هەموو بوارەکانی ترە لە ژیانە. دوای ئەوە دیسانەوە سەرچاوی زانین گەڕایەوە ئەوانەی کە خوێندەوار بوون هەڵبەتا گەڕایەوە بۆ ماڵی پاشاکان و پرینس و پرینسەسەکانی خۆیان و سەربازە گەورەکان و وەزیر و گزیرەکانیان هەڵبەتە خوێن لای ئەمانە بوو و لە ناو پیا و ئاینیەکانیان هەبوو چونکە ئاین سەرچاوی زانست بوو لەلایەن بە کاهینەکان و ئاینزاکان و ئاین ناسەکان و حکم بەدەستەکان ژیانی کۆمەڵایەتیانە بەڕێوە. دوای ئەوە دێن بۆ پێشکەوتی مێشکی مرۆڤ لە شارۆتا ئیمپراتۆرێتی. شارەوانی یەکەم قیمەتی مێشکی کۆمەڵایەتی شارستانێتی سۆمەری هەڵبەتە ئەمە کە لە ئورک و لە ئورەوە دروست بوو مەرکەزی بازرگانی بوو ئەو سەردەمە و شارێکی ئاینی گەورەش بوو لە گەشە سەندنا بوو شارێک حکومڕانی ئەکرا پێشکەوتنی مێشک وای لێکرد سیستەمی سیاسی حکومڕانی شارەوانی دروست ببێ فەرمانڕەوای شار کاربەدەستی ئاینی و سیاسی بەیەکەوە کۆڕی گەورە ساڵان مەزلیسی شیوخیان دروستە کرد وەکو پەرلەمانتارێکی پەرلەمانێکی سادە خەڵک هەندێک کەس هەڵەش ئەبژێران بۆ نوێنەرایەتی لەم قەبیلەیە لەو کۆمەڵە لەو خێزانە و یاسای نووسراویان دروست کرد نەک هەر بۆ نووسین نەک هەر بەبیر بەرک و بۆ ئەوەی بەڕاستی ئەم یاسا و ڕێسایانە کاری پێ بکەن لە ناو کۆمەلگاکانە. بیرکردنەوەی سیاسی خەڵک چۆن ڕێک بخرێت چۆن بڕیار بدێت دادپەروەری چۆن پەیڕە بکرێت سیستەمی باج و دابەشکردنی سامان و پلانی درێژخایەن پلانی ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووری دوای ئەوە یەکگرتووی شارەکان ئیمپراتۆرەتی گەورە یەکەم ئیمپراتۆرەتی ئەکەدی هەڵبەتە 2334 ساڵ پێشێستا سەرگۆنی ئەکەدی کە یەکەم ئیمپراتۆر بوو وای کرد یەخستنی شارە سۆمەریەکان هەمووی پانتایی لە خەلیجی وەکەڵەن لە خەلیجی فارسەوە هەتا دەریای سپی ناوەڕاست ئەمانە هەمووی یەک بخات و لە هەمان کاتە تمۆحی ئەوەی هەبوو چۆن بتوانێت چ بەخۆشی یاخود بەشەر بێت ئەمپراتۆرەتەکەی پەرە پێ بسێنێ گەورەی پێ بکات گەورەی بکات ئەمەش بە هەڵبەتە دەستدرێژی ئاشتی لەگەڵ دەوروبەردا یاخود استراتیژیەکی درێژخایەنیدا ئەناکە چۆن بە جەنگ بیانگرێ لەم ناوەندەدا کللتوری هاوبەشی دروست بوو هاوبەشی یاساکان کللتوری هاوبەشی ئاینەکان ئاین هەمووی سەربەست و ئازادە بەیەکەوە بتوانن بژین دوای بابلیەکان هاتن بابلیەکان زۆر یاسا دادپەروی وەکوتمان حکمی حاموڕابی و یەکەم کۆدی یاسایدانا کە لە 282 یاسا پێگات بوو بیرکردنەوەی یاسایی جادار دادپەروەری ڕەوتی یاسا بەسەر هەموواندا سزا و پاداشت هەڵس و کەوت ئەنجامیە بێ ئەم شتانەش ئەجا کۆمەلگەی سیڤیل دروستە بێ مافی کەسی مافی تایبەتی هەیە مافی لە هەوی گرنگتر مافی خاوەنددارێتی دروست بوو کە ئەما بێ مافی خاوەنددارێتیە بپارێزرێ مافی ژن مافی خێزان مافی یاسایی هەیە و هەموو شتێک ئەو کاتە بووە بە بەڵگەوە بووە ئەژینا شاهد مەسەلەن گوێی لێ ناگیرە ئیمپراتۆرەتی ئاشووری هادەما ئیمپراتۆرەتی ئاشووری سیستەمێکی سەربازی بەرفراوانی سیستەماتیکی داهێنا ئەم زیاتر پەرەیدا بە مەسائلی جەنگ گەورەترین و بەهێزترین جۆرەکانی ڕم و تیر و کەوان و منجەنیق و با بڵێن تەنانەت لە
سیستەمێکی سەربازی زۆر زۆر چڕ و پڕ و زۆر شارەزایانە و زۆر با بڵێن پیشەیانەی دامەزران سەربازەکانی هەر لە 1000 بۆ 10,000 بۆ 100,000 کەس کە ئەمە با بڵێن عقلێکی تەکنیشیەوە بۆ کۆنتترۆلکردن و بۆ پیادەکردن و بۆ فەرمان دەرکردن و ڕازیکردنی ئەو سەربازانە کە چۆن خزمەتی مەژی یاخود فکر یا بیر و باوەڕی سەردەستەکان یاخود حکمڕانەکان بکات. ئەمە دیسانەوە مەژی یاخود ژیری پێویست بوو، ژیری بەکار هات، سایکۆلۆژی سیاسی وای کرد کە ئەم هەموو خەڵکە لە خزمەتی بیر و ڕای کەسێک یاخود خێزانێکدا بێ. ئەم ئیمپراتۆرێتە دروست بوو. دوایەوە هەتاوەکو ساڵی 550 بۆ 330 کۆرشی گەورە و حەخامەنیەکان هاتن، شۆڕشی بیرکردن و بەڕێوەبردننی فرەکەلتوری، ڕێزگرتن لە کللتوری خۆماڵی و هەر نەتەوەیەکش کللتوری خۆی پارێزێەوە، ڕێزگرتن لە فرەئاینیەکان، ئەمانە هەر هەموویە بووە نمونێ شۆڕش. بۆ ئەمانە هەر هەمووی باسەکەین چونکە لەمانەیە لە هەر هەموویە یەک شت لە هەموو قۆناغەکانە یەک شت کە پاکێجێکە لەم سێشتەی کە وتمان هێز، خێرایی، کاریگەری. ئەم سیانە وای لە مرۆڤ کرد وردە شارستانێتی بڕوە. شارستانێتی درێژایی جا ڕێگای ئیمپراتۆرێتی تا هەڵبەتە ڕۆمانیەکان دوایەوە ئیمپراتۆرێتی یۆنانیەکان وامانێ ناچینە ناو ئەو هەموو وردەکاریوە چونکە تا سەر ئێسقان وردەکاریشی بێزارکەرە و گرنگ ئەوەیە ئەم مێژووە خێرایە بۆچیە هەتا ئەگەینە ئەوەی چۆن ئەم گیری دەستکردن گەشتە ئەم قۆناغەی ئەمڕۆ بەهۆی ئەو هەموو زانینە نووسراوانە یاخود باسکراوان، چونکە جاران هەر شتێک هەر زانستێکی بزانایە پێش شۆڕشی نووسین زانستەکە لەگەڵ کەسە زاناکەیە ئەمرد نە ئەمایەوە ڕاستە لە دەمەوە ئەگەڕایەوە بۆ دەم، بەڵام هەتا ئەگەشتە کەسێکی کە بەدەیەها بە سەدەها گۆڕانکاری بەسەرداها و جیاواز لەوەی کە نووسراوەکان کەمتر گۆڕانکاریان بەسەردایە. دوای ئەوە هەڵبەتە ئاینە ئیبراهیمیەکان هاتنە پێشەوە هەر لە جودینیزم و کریستیانەتی و ئیسلامەوە، ئەمانش بەکەم یا بە زۆر بە تایبەتی لە سوکە ئیمپراتۆرێتیشی مەسیحیەکان ئیمپراتۆرێتی با بڵێن بیدایەت ڕۆمەکان کە لە ڤاتیکان پاپاکان و ئەمە کاتۆلیکەکان بوون و لە یۆنانیەکانیش ئەرتۆدۆکسەکان و جیاواز لە کاتۆلیکەکان ئەوانش سوکە با بڵێن ئیمپراتۆرەتێکیان دروست کرد. بە دووادا بە جۆرە لە ئیمپراتۆرەتەکانی با بڵێن ئیسلامی هات، ئەوانش چەندەها شەڕ و کوشتار دروستکرا لە پێناوی سەیتەرە و دابەشکردنی ئەو شوێنانەی کە بەدەستیانەوەی هەموو خێر و بێراتەکە بێنەوە بۆ خۆیان. ئەم جەنگانە دروست بوو هەر هەمووی لە پێناوی چی؟ لە پێناوی هێز، خێرایی، کاریگەری. کاریگەری ئەو بیر و ڕایی کە تۆ هاتە بیسەپێنی بەسەر ئەوانی ترە. دوای ئەوە ئیتر با بڵێن لە ئەوروپای ڕۆژاوایە فرانکەکان، فەڕەنسا و ئەنجا ساکسۆنەکان، ئەڵمانیا و لانگۆبارەکانی ئیتالیا و هەڵبەتە ئینگلۆ ساکسۆنەکانیش لە بریتانیا ئەڵمانیا، ئەمانش بە دوایە دیسان بوون بە کۆمەڵێ لە ئیمپراتۆرێتی بچووک بچووک و هەندێک لە شوێنە بێدەسەڵاتەکانی جیهانیان داگیر کرد. دوای ئەوە سلاڤەکان و پۆڵەندیەکان و بۆهیمیەکانی کەچیک و ڕووسەکان و باڵکانەکان ئەمانیش پێشکەوتن و هێزێکی گەورەی خۆیان دروست کرد. ئەمەش دیسانەوەکەیتەوە بێ پێشکەوتنی مێشک.
بیرکردنەوەی نەتەوایەتی نەتەوە یاخود دەوڵەت نەتەوە ئەمە بێگومان پاراستنی زمانی دایک تایبەتمەندێتی نەتەوە خۆی ویستی خۆماڵی و دابوونەریتی خۆماڵی تایبەت دوای ئەوە بیرکردنەوەی ئاینی وەک ئاینی ئاینا وەک ناسنامە بەکارهێنا ئێستا بەس بۆنمان من مەسیحیم نا من جوم من مسلمانم من بوذیم من ئاینێکی ترم ئەم فرە ئاینیانە تا ماوەیەکی باش لەو شوێنانەی کە بە جۆرە لە جۆرەکانی دیموکراسی هەبوو ئەیان پاراستن و ئەیان هێشتن بەڵام لەو شوێنانەی کە دەمارگیری ئاینی تیا بووە نانهێشتن و با بڵێن یا لە ناویانە بردیا بووە تۆ هاتی تا سەر ئاینەکانی ئەمان کاریگەری سەر گەشەسەندنی مێشک لە شارستانیەتەوە کەشتی ئەم 5,000 ساڵێ و قۆناغەکانی پێشکەوتنی مێشک بوو یەکەم مێشکی شارەوانی بیرکردنی کۆمەڵایەتی کۆمپلێکس ئالۆز بیرکردنی چونکە ئەم کۆمەڵایەتی ئالۆزە پێویستی بە پلانی درێژخایەنە سیستەمی یاسایی یان مێشکی ئیمپراتۆری بیرکردنەوە لە قەبارەی گەورەیە چۆن ئیمپراتۆرەکەی زیابکە چۆن دەسەڵاتەکەی دابشکە لە هەمان کاتا مێشکی فرەکەلتوری تێگەشتن و ڕێگرتن لە جیاوازی دیپلۆماسی و دانوستان و هاوکاری لە دیاریکردنی بەرژەوەندی هاوبەش مێشکی دیموکراتیک بەشداری و بەرپرسیارەتی بیرکردنەوەی ڕەخنەگرانە گفتوگۆ لە جیاتی زۆرداری مێشکی نەتەوایەتی ناسنامەی کللتوری بەرگری لە بەهاکانی خۆماڵی هەستی هاوبەشی نەتەوایەتی دوای ئەوە سیستەمی یاسایی یاساکانی وەسەن ڕۆما هێشتا بۆ ئەمانە باسەکەین چونکە ئەمانە هەر هەمووی پەیوەستە پابەندە بەسراوەتەوە بەژیری دەستکردەوە ئێمە لە قۆناغێکی دوای ئەمەیە جا بۆمان دەرەکەوێت ئەم شتانەی کە باسمان کرد چۆن بەسراونەتەوە یاخود چۆن پەیوەندیان هەیە بە با بڵین بەرەو پێشوونی ژیری دەستکرد یاخو بووە هۆکارێک بۆ دروستکردنی ژیری دەستکرد بنچینەی وا بڵین بنچینەی یاسایی مۆدێرنی دموکراسی بیرۆکەی یۆنانی هێشتا بەبەریەوە مابوو یاخود هەر هەبوو وەک ڕێخستنی ئیداری مۆدێلی ڕۆمانی بەکاردێ نەتەوایەتی هەستی نەتەوایەتی هەتا ئەمڕۆژ بەهێزە ئەم نیشانەیە ئەوەیە کە مێشکی ئەمە لە ڕابردوودا فێری شتانێ بووە کە هێشتا پێویستمان پیان هەیە لە مێشکی کۆنەوە تا ژیری دەستکرد گەشتی بیرکردنەوە چۆن مێژوو ئامادەی مێشکی ئەمەی کردەوە بۆ دروستکردنی AI ئەلێرەیە قۆناغی یەکەم یادگیریکردنی سیستەماتیک بنەڕاتەکان لە شارستانی سۆمەریەوە نووسین یەکەم شۆڕش بوو کێشەکە زانیاری لەگەڵ مرۆڤ وەک باسمان کە مرۆڤ کە دەمرد مرۆڤی زانە زانیاریەکەش لەگەڵ یادەمرد چارەسەرەکە چی بوو چارەسەرەکە نووسین بوو کە نووسین بوو دانانی زانیاری لە یەکەم هەنگاوە لە دەرەوەی مێشک کاریگەری لەسەر هەڵگرتنی زانیاری ئەمە AI کەڵکی لێوەرگرت چۆن مەسەلەن سۆمەریەکان 3200 ساڵ پێش زاین مەسەلەن بۆ نمونە کابرا ئەی من بیزمەڕم هەیە بەڵام AI ئەمڕۆ ئەو ئەیتوانی تا بیزمەڕ زۆر بڕۆشتایە ئەگەشتە 1000 تا 1000 ئەیانتوانی بڵێ هەمانە بەڵام AI ئەمڕۆ لە میمۆریەکەدا بە هەزاران ملیۆن داتا لە مێشکیا هەیە حسابکردنی سۆمەری یەکەم سیستەمی ژمارەیی مەسەلەن شەستی یا بابلیەکان یەکەم ماتماتیکی پێشکەوتوو کاریگەری بینەمای لە هەموو شتێک ژمارەیەک لە کۆدی حاموڕابیەوە یاسای لۆژیکی مەسەلەن لە ئەیەوە هەتاوەکو بی چی ڕوودەدا نەتیجەکە یاخو بەرهەمەکەی سیە ئەمەش AI وەریەگرێت بە شێوەی بیرکردنەوەی ئەلگۆریتمی یا خواریزمی پێڵن وابزانم ئەمڕۆژ بە هەمان شێوە کارەکە تۆ ئەگەر بە سۆفوێرەکە و بڵێ یاخو بە زمانی
پرۆگرامیەکە بڵێ بەکارهێنەر من پێت ئەڵێم سڵاو لە بەرامبەردا ڕتێرن با پێ بڵێ سڵاو لێ دەکەمەوە. خۆناغی بیرکردنەوە ئەبستراک یۆنانیەکان فەلسفەی یۆنانی بنەڕەتی طبعاً سوکرات 469 بۆ 399 پێش ئێستا میتۆدی سوکراتی پرسیار لە دوای پرسیار کاریگەری لەسەر تۆ چیت پێخۆشە بۆ نمونە ئەیئالە تۆ چیت پێخۆشە مرۆڤەڵێ فیلم ئەیئالە چ جۆرە فیلمێک مەسەڵەن بۆ نمونە مرۆڤەکەڵێ ئاکشن ئەی یەکسە پێ دەڵێ باشە فیلمی ئاکشنی فلان فیلمی پێشنیارەکەم بزانم بەدڵتە بێ. ئەرستۆ بنەمای لۆژیکی ئەرستۆ ئەگەر ڕاستە کاریگەری بنەمای هەموو بۆ نمونە سی ڕاست بێ ئەوە بیش ڕاستە لە لە ئەی بۆ بی دەرەنجامی سیە ئەی چۆن کۆی کردەوە ئەی بۆ نمونە ئەگەر ئەی بڵێ هەموو مرۆڤ دەمرن ئەمە بە بڵێن سوکراتیە هەموو مرۆڤ دەمرن بیش دەڵێ چی دەڵێ سوکرات مرۆڤە ئەی سی بەرهەمەکەی سی چییە ئەڵە کەواتە سوکراتیش دەمرێ. ئەمڕۆ ئەی ئاش ئاوا لێکی هاتۆ کە هەموو کە شتێک سوور بێ بۆ نمونە دەڵێ خاڵی ئەی ئەڵێ ئەم شتەی بەدەستمەوەیە سوورە لە بیە ئەڵێ ئەمە پێنووسە پێنووسی سوورە ئەی نەتیجەکەی سی ئەڵێ پێنووسەکە سوورە. ئەفلاتون و بیرکردنەوەی ئایدیال یاخود یوتیوب یا کۆماری ئایدیالی ئەفلاتون خیالیکردنی سیستەمێک لە ڕاستیدا لە ئای ئەمڕۆ نییە ئای خۆی تا ئێستا خیال ناکاتەوە بەڵام بەڕێوەیە. سیستەمی کۆمپلێکسی ڕۆما ئیدارەی گەورەی ڕۆما یا بیرۆکراتی ڕۆمانی دابەشکردنی کار هەر کەسێک کارێکی تایبەتی دەکات حسابکردن بیرکردنەوە هەڵگرتنی بیرکردنەوە پەرەپێکردن یا پەرەپێدانی بیرکردنەوە ئەمە لە ئایە هەڵبەتە ئای لەسەر ئەم قۆناخانە بنیادنراوە ئای ئاوا بیرەکاتەوە. شەبەکەی پەیوەندی مەسەن لە ڕۆما بەناوبانگ بوون لە دروستکردنی خیابانەکان یا ئۆتۆبانەکان ڕێگاکانە شەبەکەیەکی ئالۆز یاخود تۆڕێکی ئالۆزیان دروستە کرد. ئەمە لە یاسا ڕۆمانیەکان و دیسان کۆدی یاسای سیستەماتیک هەموو حاڵەتێک یاسا ئای لەمەوە وەریگرتووە کاریگەری لەسەر وەک یاسای ڕۆمانی کارەکە کۆدەکانی ئاوا ئەگەر کەسێک بڵێ بۆ نمونە ئەم وشانە بۆم وەرجێڕە بۆ زمانێکی تر نووسین کەسێکی هەیە بۆم هەم بۆم کە بە وشە بەڕستە و هەم بۆم کە بە وێنە وە دوایی وای لێ بکە نووسینەکان بکە بەدەنگ وێنەکە بجوڵەنی بیکە. ئەم بیرۆکەی کۆمپلێکس و ئەم چڕی تۆڕەی ئای دیسانەوە لە با بڵێن یاسای ڕۆمانیەکان وەریگرتووە کە بۆ یاسای دروستکردنی تۆڕی هاتوچۆ یا ڕێگاوبانەکان بووە. شۆڕشی زانستی هەڵبەتە میتۆدی تاقیکردنەوە میتۆدی تاقیکردنەوەی گالەلیۆ میتۆدی زانستی چوار هەنگاوە بۆ نمونە چاودێ داتا کۆکردنەوە چاودێریە مۆدێل دروستکردن لە ئایە ئەمە گریمانەیە و ڕاهێنان تاقیکردنەوەی ئایەکەیە دوو پارەکردنەوە دوو پاتکردنەوە و 1000 پاتکردنەوە ئەمە مۆدێڵی ئایەکەی پێ دروستەکرێ. جارێکی تر دیسانەوە کاریگەری ئەلگۆریتمەکانی لە یاساکانی نیوتن و هێزی کێشکردن و ئەمانە وەرگرتووە. هەر هەموو ئەو قۆناخانە قۆناغی شۆڕشی پیشەسازی مەچینە بۆ نمونە مەچینەی بوخار یاخود شەمەندەفەر کە دروستکرا 1970 دابەشکردنی کار هەر کارێک ئەرکێکی تایبەتی خۆی هەیە
ئەمە AI دیسانەوە سوودی لە وەرگرتووە کە هەر خانەیەک با بڵێن کێ بەشی یەک کرێکاری یەک، بەشی دوو کرێکاری دوو، بەشی سێ کرێکاری سێ، هەر یەکەیان کارێکی تایبەتی ئەیتێ لە کۆتادا هەر سێ کارە تایبەتەکان کۆکاتەوە و بەرهەمەکەی ئەبێ بە وەڵامدانەوەی ئەو پرسیارەی کە ئێمە لێەکەین. دوای ئەوە نەخشەی دەمارخانەکان یان نێرۆلۆجیە نێرۆنەکان. نەخشەکان نێرۆنی یەک نێرۆنی دوو نەخشەی یەکەم نێرۆنی یەکەم نەخشەکان دروستەکە، نەخشەی ناسانەوەی هەر شتێک کە تۆ بتەوێت بە نەخشەکە دروستەکە. نێرۆنی دووەم بڕیار دروستەکە. نێرۆنی سێیەم بەرووبوومەکە دەیاتێ بەو شێوەی کە تۆ ئەتێ بۆ جەنەرەیتەکە بۆ دروستەکە بۆ لێگەیاتەوە. قۆناغی شەشەم سەردەمی کارەبا یا پەروەردەکردنی زانیاری یا تەلەگراف کە لە 1840 دروست بوو. نردنی پەیام بە کارەبا، کۆدی مۆرس دوانە بۆ نمونە ماینسێک و زیرۆیەکمان هەبوو یا بنەمای کۆدی باینەریەکان زیرۆ یەک هەموو کۆمپیوتەر هەموو زمانە با بڵێن سۆڤوێرەکان هەر هەمووی لە زیرۆ و لە یەکا دروستە بێ. ئەمەشی لە مەسلەی تەلەگرافۆ وەرگرتووە. رادیۆ نردنی زانیاری بە بێتەل کاریگەری هەڵبەتە ئەمە دیسان و ئەم وایفایی کێسە من و تۆ کاری پێکەن و بلوتوت AI لەمانەی وەرگرتووە. قۆناغی حوتەم سەردەمی کۆمپیوتەر هەڵبەتە شۆڕشی دیجیتال. ئالان تۆرینگ لە 1912 تا 1954 ماکینەی تۆرینگ هەڵبەتە میتۆدێک بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی حسابی کاریگەری بنەمای هەموو کۆمپیوتەرەکانی ئەمڕۆ تاقیکردنەوەکەی تۆرینگ 1950 بوو. تۆرینگ هەموو ئاواتەکەی ئەوە بوو کە چۆن مەکینە یاخود ئامێر بیر بکاتەوە. ئەوە بوو لە ئەگە هەڵە نەبم لە 60ەکاندا بوو لە کۆنفرانسی دارتماوتا بۆ یەکەمین جار AI وەکو Artificial Intelligence کێڵگەیەکی زانستی بۆ جیاکرایە و دانی پێدانراکە بەڵێ ئەمە کێڵگەیەکی زانستی و ئەتوانرێ کاری لەسەرا بکرێ بەهۆی تاقیگرتنەوەکەی تۆرینگەوە بوو هەڵبەتە لە کۆنفرانسی دارتماوس و لەگەڵ کۆمەڵێ بێگومان زانای هاوڕێیە. ببوورە باشە. دوای ئەوە AI لۆجیک تیۆریست یەکەم پرۆگرامی بیرکاری ماتماتیکی کاریگەری ماکینە دەتوانێت بیر بکاتەوە. لە 1970 بۆ 1990 سیستەمی زانایی طبعاً ئەکسپێر سیستەم دروست بوو. ئەمانە بەکاریان هێنا چونکە بیرمان نەچێت لە هەشتاکانە کارێک بەسەر AIدا هاو کە پێیان ناویان نازستانی AI لەبەر ئەوەی یەکەم پێویستی بە کۆمپیوتەرایکی زل و زەبەلاح و وزەیەکی ئێجگال لە ڕادەبەدەری ئەویست و ئەمەش پێویستی بە فەندێک بە پارەیەکی زۆر زۆر هەبوو بۆ ئەوەی بەرجەسەر کرێ یاخو کاری لەسەر بکەن. نەیانتوانی لە ئەمریکادا تەنها لە دوو کۆمپانیا هەیەیان بووە. دوو کۆمپانیا ژێکیان بۆ با بڵێن کاروبارە ڕامیاریەکان بەکارێنێنا ئەوی کەشیان بۆ کاروبارە پزیشکیەکان بەکاریانێنا وەستا واتە هانیان نەدان هەتاوەکو وای لێ هات کۆمپیوتەر زۆر زۆر پەرەیسەن چیپی زۆر زۆر بەهێز و بچووکیان دروست کرد. ئەوە بوو لە 2010 بۆ 2020 دیسانەوە شۆڕشێکی تری AI هاتەوە بەرپا. ئەگەر بێمان بێ AI لە 2006 یەکەم جار
من بیرم دێ گوگل ترانسلیتە هات زۆر ورد نەبوو بەڵام ئەیتوانی ئەگەر کۆمەڵێ هێمای نووسینی مێخەکیت بدایە یاخود لاتینی بدایە بوتایە ئەمەم بۆ وەرجێڕە بۆ زمانی ئینگلیزی دەیکرد و بە دوای ئەویشا ئیتر لە 2008 لە 2010 بە دواوە هەڵبەتە سێری هات ئەلێکسا هات و ئەمڕۆژ ئێستا جێمەنای هەیە ئەمانە طبعا بێگومان لەو کاتەیە ئیتر کاری کرد بەکارهێنان لە یوتیوب و لە نێتفلێکس بۆ نمونە یوتیوب حتا لە سپۆتیفایە بەکار هات ئەوەی ئەخوێندەوە ئەگەر تۆ بەکارهێنەر جارێک دوو جار گوێی بابوون بۆ نمونە لە حەسەن زیرەک بگرێتە ئیتر بە دوایدا چەندەها حەسەن زیرەکی بۆ هێنای چونکە ئەم واتی ئەگەش ئەیزانی کە زیاتر لە جارێک لە دوو جار تۆ حەزت لەم شتە کرد ئەیزانی کە تۆ پێویست بەمەیە دوای ئەوە ڕاهێنانی قوڵ هات دیپ لێرنین نەشڵ نێتوەرکین دروست بوو کارکردنی مێشکی مرۆڤ چۆن کار دەکا ڕێک AI لەسەر ئەوە بۆ لاساییکردنەوەی مرۆڤ کە چۆن شتەکان کۆ دەکاتەوە هەڵبەتە بە سەدەها جار خێراتر بەهێزتر کاریگەرتر دیسانەوە هێز و خێرایی و کاریگەری هاتەوە مەیدان تۆ ئەگەر ئیشارەتێک بنێری بۆ AI خۆی بڕیارەدا دوای ئیشارەتەکە وەرەگرێ کاک سۆران نازانم دەنگ بڕا کاک سۆرانجان هەر وێنەکەش و وەستا ئیتر پەیوەستە بە نازانم کارەبا یا شەحن چارجی مۆبایل بە چیەوە ئەلبەتە ئازیزان من لەم وانەیە بەشداریم نەکرد کە بکەومە پرسیار و گەنگەشە لەگەڵ کاک سۆرانە بکەم چونکە بابەتەکە زۆر تایبەت بوو و پەیوەست بوو بەو قۆناغانەی مێژووی هزر مێشکی ئینسان کە چۆن لە گەشەیە بووە و هەر ئەوەش بووتە هۆی ئەوەی کە لەم ڕۆیە ژیری دەستکرد AI دروست بێت ئەلبەتە کاک سۆران لێرە ڕوونکردنەوەی لەسەر هەموو چەمکەکاندا و ئەمڕۆ ژیری دەستکرد کاتێکە ویستوێتی شتێ بکات پەنای بردوۆتە بەر یەکێ لە چەمکەکان یەکێ لە تازەگەریەکانی زانست لە سەردەمی خۆیە بۆ ئەو بوارە و لەو بوارەوە هێناوێتی ئەمڕۆ ئەمان تازەگەری تیاکەن و لەسەر ئەو بۆ بە بنەمایەک بۆ ژیری دەستکرد بۆ AI جا ئەم بابەتێک کە کاک سۆران کە باسی کرد یەکێکە لەو بنەمایانەی کە زۆر پێویستە ئەمڕۆ هەمومان ئێستا بە تایبەتە موانەیە پێویستە هەر هەموو کەسێک ئاگای لە مێژووی ژیری دەستکرد بێ ئەلبەتە مێژووی ژیری دەستکرد لە ژیری مێشکەوەیە ئەلبەتە مێشک لە مێشکی لە سەری هەموو کەسێکە لە ناو کە لە سەری هەموو کەسێکە هەیە بەڵام ئایا هەموو ئەو مێشکانە ئەو ژیریان هەیە وشەی ژیری زۆر پێویستە کە ئێمە ئاگامان لێبێ ئایا ئەو ژیری هەیە کە بتوانێت داهێنان کات یاخو گۆڕانکاری لە بوارەکەی خۆیان بکات ئەلبەتە لە هەڵگرتنی کەوچکێکەوە کە چۆن پەنجەکانت هەوڵەدا کەوچکێک بگرێتە دەست ئەمە هەمووی پەیوەستە بە ژیری مێشکەوە کاک سۆرانجان بە خێر بێیتەوە هەڵبەتە لای منەوە بووبوورەوە بزانم کێشەی وایفای وشتی وام هەبوو بەڵێ من کاک سۆرانەوە ئێستا داوای لێبوردنم لە بینەران کرد چونکە بابەتەکەی تۆ بابەتی مێژووی بوو و بابەتێکی تایبەتی گشتگیر بوو یعنی بەس بواری ئەمە جارە پێیوەست نییە بە بواری سینەماوە من لە پێشەکیە عەرزم کردی وتم یەکەممان چونکە هەر هەمووی بەسراون بەیەکەوە ئێمە ناتوانین باسی
ژیری دەستکرد بکەین ئەگەر بنەچە و سەرەتاکەی نەزانین لەکوێ هاتووە یعنی باسی بکەین ئەو کاتە ئێمە بە هەڵە باسیەکەین چونکە بیرۆکەیەکمان نییە لەسەر دروستبوونی یاخود بنەمایەک چۆن هاتووە ینی هەر وەکو هەر زانیاریکی سەرپێی دەسەوە بەڵام ئێستا کە ئەمانەمان زانی کە زانیمان چۆن ئەی ئەم هەموو مێژوە چۆن گیان ئەم کاتەی ئەی بەهۆی ئەمانەوە ئەی بێگومان مەسەن ئەگە بڕۆنەوە وازام کاتیشمان کەماوە ئێمە کاژمێرە تەواوەکەین بە دڵنیایی من ڕێگایم ئەمانە لە وانەی دووەما دەست پێکەین من حەزەکەم بۆ بە ڕێزیش و بۆ بینەرانیش هەتا ئەمە تەواو نەکەین هەتا ئەم مێژووە سەرەتاییە نەزانین چۆن بووە چۆن گەشەی سندووە هیچ با بڵین سوودێک لە ئەی ناکەین چونکە مشت و مڕێکی زۆر زۆری لەسەرە یعنی بەڕاستی هەم دڵخۆشیەکی زۆرەوە لە هەمان کاتە وەک دێوەزمەیەکیش خۆی پیشانداوە و دوایی ئەمە باسی چیەکەین باسی هەموو ئەوانەی کە دروستکەرین کۆمپانیا زلوزە بەلاحەکانی وەک ئۆپن ئەی و دیپسیک و شەڕە سادەکەی نێوان چاینە و ئەمریکا ئێستاکە لە ئایا هەیە هەڵبەتە ئێمە کێ هێنی ئەلن ماسکە هێنینەوە ناوە ئەو کاتێ ئێمە یوڤال هەراریە هێنینەوە کایە کە چەند ئەترسی و فەیلسوفەکان چی ترسێکیان لێ نیشتووە یاخود فیلم سازەکان و کۆمپانیا گەورەکانی هۆلیوود چی ترسێکی ئەمانە هەمووی لەوانەکانی ترایە ئێمە لەوانەیە جا منیش ویستم لەم دابڕانەی بەڕێستان ویستمە ڕوونکردنەوەی بدەم ئێمە تا ئێستاکە بیرمان لای ئەوە نەبووە کە مێشک لە مێشکە لە ناوکە لە سەرە مێشکەیەوە مێشکیش ژیری هەیە ژیری بۆ بە بنەمایی ئەم گۆڕانکاریەی کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی تا گەشتۆتە ئەمڕۆ و لەمڕۆ بە دواوەش نازانین چی لێ دێت ئەمە مەسەلەی ژیرەکەی مێشکە خۆ مێشک لە هەموو کە لە سەرێکە هەیە بەڵام تا چەند بەکار هاتووە و لەکوێ بەکار هاتووە چۆن پەروەردە کراوە چۆن وای لێکراوە داهێنان بکات اینجا بۆیە من نەمەتوانی بێمە ناوە و لەگەڵین بۆیە داوا لە کوێرانەکەم داوا لە بەڕێزی شتەکەم ئێستا فەرم و بەڕێستان بابەتەکەتەوە لەبەر ئەوەی وابزانم سەر 59 خولەکە لەسەر خەتین با بێتە یەک کاژمێری ڕێک بە کۆتایی بەمە ئەهێنین چونکە ئەنجا لێرەوە لەوانەی دووەمەوە یەکسەر یەینە سەرەوە چۆن هەموو ئەم مێژووە گەیان دیینە کۆکراوی هەموو پێشکەوتنەکان لە سۆمەری و نووسین و هەڵگرتنی زانیاری هەتاوەکو ئەمڕۆ چۆن بە یەکەوە بەسراونەتەوە چۆن ئەی سوودی لێوەرگتووە و دیسانەوە ئەی کۆی کردوێتەوە ئەم ئەی ئەم ڕۆی لێ دروست بوو ئەی هەروە بەگاڵتە دروست نەبووە بۆیە ئەمەوێ تەنانەت یەک دێڕشی لێ نەپەڕێنین لەو مێژووە وانەی دووەماندانێن بۆ تەواوکردنی مێژوەکە ئەوە نەمان نەماوە تەواوکردنی مێژوەکە من لەو باوەڕەدام کە بتوانین لە بەرنامەی دووەما بە چارەکێک بۆ 20 خولەک زیاتر ناتەواو بکەین و بە دوایە یەکسەر گەینە سەر هەموو تۆزە دڵخۆشیانەکەین خۆشمان و خەڵکەکەش دڵخۆشەکەین هەموو کاریگەریە ئەرێنیەکان و قسە و باسی هەموو ئەو پایلێر و ئەو خەڵکە گەورانەی کە لە پشتیەوەن لە ئاڵتمانەوە لە ئەلۆن ماسکەوە لە باوکی ڕۆحی یاخو باوکی ڕەوانی ئەی لە هینتۆنەوە جەفری هینتۆن کە خۆی ئێستا ئەگریت بەدەست ئەبۆ ئەڵێ من هەرگیز لەو باوەڕەدا نەبووم کە مەحەزەکەم لە کاتی خۆیان لە باسەکەی خۆیان بە دوور و درێژ باسی بکەین وەلحاصل زۆر پەشیمانە ئەگری بەدەست ئەم کاریکە لە دەستی دەرچووە و بە جۆرە لە جۆرەکان لە دەست دەرچوونە و فەلاسیفەکانی ژەن ئەگەر بێت و ئەم پێشکەوتن و ئەم خێرایی ئەی بە یاسا و بە ڕێسان نەکرێت لە کۆداییدا بە دەستی خۆمان چارەنووسی مەردی خۆمانمان دیاری کرد وەک مرۆڤ و مرۆڤایەتی
من لێرەیەمە کۆتایی پێێنم سپاسەکەم بەڵام گەرنتیدا نێمە کە وانەی دووەم زۆر مشەوەکتر و خۆشتر و باشترە بێ چونکە ئیتی وردە وردە ئەچینە ناو ئایەوە و کاریگەری ئەرێنەکانی بۆ وانەی دووەم کە کاژمێرێک بێ بۆ ئەوەی هەتا بینەری ژەگە حەزی کرد لە دوای تۆمارکردنی بەسەریا بڕات تۆ لە کاژمێر هەرچۆنێ بێداێنم پێویستە بە زۆر کاتیان نەگرین من شتێکی وام نەماوە سواسی جەناب دەکەم بە ڕێزیشی هەر شتێکی هەیە لە خزمەتان گوێ لێبگرم من زۆر سوپاسی بەڕێز دەکەم کاک سۆرانجان ئەلبەتە تۆ خۆت بە تەواوی تەرخان کردو بوو بۆم بابەتە و دیاری شەیعانی لە بوارەکەیە پسپۆری خۆت وەرگرتووە ئەمەیان جێ خۆشحاڵیە و یەکێک لە کێشەکانی شەوە بوو بە نسبەت ئێمەی کوردەوە زۆری نەمان ئاگای لە ئەمڕۆی ئای نییە ئێمە بەسە زانین ئاپێکە لە تەلەفۆنەکەمان دێن بەکارێنین بەڵام نازانین چۆن بنەماکەی لە کۆوە هاتووە و چۆن دروست بووە و چۆن سوود لە ئەو هەموو با بڵێن پێشکەوتنانەی کە لە مێژووە بۆ ئەمڕۆ ئای توانیەتی سوودی لێ ببینێ یعنی ئەوانەی کە باسە کرد لە کاتی ڕۆمانیەکانە لە کاتی یۆنانیەکانە لە فەرسەفەی یۆنانیە سوودیان لە نووسینی بزمانی بەڵێ لە هەموویە ئەیتر ئەلبەتە بە نسبەت خۆشمەوە وەکو مێژووی ژیری من ئەمە یەکەم جارم بۆ جۆم لەوانەیەک بێت لەسەر مێژووی ژیری ژیر ئێمە وەکوتم هەر وەکوتم لە ناوکە لەسەری هەموو کەسێکا مێشکێکەیە بەڵام ئەم چەند ئەتوانرێ بەکار بێنرێ وەکو ئەوی کاڵێن ئەڵێن بیر لەوە ئەکەنەوە مێشکی زەلامێک بگۆڕن ئەگەڕێن بە دوای مێشکەکانە مێشکی چێ دابنێن مێشکی چێ دابنێن یەکێک دێتەڵێ وەرە مێشکی ئەمە دابن ئەمە نێڤەریوزە قەت بەکار نهاتوە قەت مێشکی خۆی بەکار نێهێنا وەرە ئەمە دابنێ جا ئێستا من لەم وانەیە من گەشتمە ئەوەی کە ئەلبەتە ژیری لەگەڵ بوونی مرۆڤ کە هاتۆتە سەر عەرز هاتۆتە بوونەوە ژیری لەوێەوە دەسی پێ کردووە لەوێەوە گەشەی کردووە هەنگاو بە هەنگاو ئەندازەی چەند بووە بڕی چەند بووە قەبارەی چەند بووە ئەیتر ئێستا من ئەمڕۆ سوودێکی گەورم لە موانەیە بەڕێستان بینی و ئەمە گشتگیرە برادەران ئەتوانن بۆ برادێکی خۆتانی بنێرن یعنی ئەمە بەس تایبەت نییە بە فلیم سازان بەس تایبەت نییە بە هونەرمەندان ئەمە بۆ هەمومانە بۆی ئەم زانیاریە بزانێت لە زنجیرەی چوارە بوو پێنجە بە تەواوەتێکی نەناو فیلمەوە لە چوارەممانە وانەی چوارەممانە بە تەواوەتی هەموو وەکو با بڵێن کەنکلوژنێک وەکو پێگەشتن بە بەرهەمی ئەمانی کە باسیەکەین لە لەوانەی چوارەمە وانەی پێنجەمیش هەر لە نێوان خۆم و بەڕێست و فیلمکارانە ئەیکەینە پرسیار و وەڵامی یەکسەری زۆر چی بکرێت و چی بکەین بۆ ئەوەی ئێمەش دیسانەوە لە دوای هەموو میلەتانی ترەوە نەبین بەڕاستی ئای ئەدوایە بەداخەوە ئەبوایە ئێمە شەو و ڕۆژ تیڤیەکانمان و سۆشیال میدیا و ئەمانە هەر هەمووی باسی ئەمەی کردایە و بۆ ئاگاداری نەک من هەندێک شتە بینم لە ئەو گەنجانی کە ئای بەکارێن باوەڕەکەی سام ئاڵتمانیش کە خاوەنی ئۆپن ئایە ئەوەنگە بە گەشتبینی و باسی ئای ناکە یعنی لای خۆبان ناکەم یاخوب جێفری هینتۆن کە گادفادر ئۆف ئایە ئەو ئەگری باسی ناکە لای خۆ لەبێ ئاگاییە بەداخەوە یاخود ئەم مێژوو ناسە زۆر زۆر بەناوبانگەی ئەمڕۆەوەی کتێبی سەیپیانسی هەبوو هیوادارمەوەی نەخوێن بێتە بیخوێنێتەوە زۆر 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 پەرتوشێکی بەناوبانگی چاکە یۆڤال ئەلهەراری ئەمما هەراریە بەڕاستی ترسی لێ نیشتووە وە کۆمەڵێ مێژوو ناس و با بڵێن فەلسەفەکان چووکە کاریگەریشی تەواو لەسەر مۆراڵی مرۆڤایەتیەکە و
من حەزم نەکرد ئەمە ئێستا لێرە باسکەم هەزەکە هەموو شتەکان لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان باسکەم کاریگەریەکی تەواو لە سەر هەموو پێناسەکانەکە ئوستازیان پێناسەکان جارێکی تر گۆڕانکاری بەسەردایێت. بەڵێ تابان خان تابانی هاوڕێ ئازیزمانەڵێ لە ئێستادا ئەی هێشتا کرچووکاڵە بۆ نمونە گۆرانی هونەرمەندان هەم دەنگ و هەمێنەکانیش زۆر ناسروشتی و بێزارکردن بەڕای من. بێگومان ناسەکە سپاس بۆ تابانخان تابانخان ئێمە هەڵبەتە لەوانەی ئەگەر هەڵە نەبم سێەم یاخود چوارەم باسی ئەوانەکەین بە دوور و درێژی و بە شێوە تەکنیکیەکەش لێکی ئەینەوە و بەڵام وا نامێنێ خە من نەبێ ئێستا ئەی لە گڕووگاڵایە بەم هەمووی کە ئێستا پێی گەشتووە گڕووگاڵە ئیتر حسابێ بێ خۆمان بکەین کە کامڵ بوو ئیتر یان ئێمە ئەبێ ببینبەوە یا ئەوە بێ بە ئێمەوی ترێ مەخوە حافیزەی لەکەین لە با ئەوەنەش ڕژبین نەبم ناشتی باشی ژێشتی باشەکانی باسەکەین لە کات و ساتی خۆیان باسیەکەین تابەخان. من بەڕای من بۆ خۆم گەشتومەتە ئەو قەناعەتە چی مۆبایلە چی کۆمپیوتەرە من بۆ خۆم سوودی زۆرم لێبینیوە ئیتر خەڵکانێکی کەش زەرەری لەکەن ئەلبەتە بەڕێ خراپاڕۆن من گۆرانیەکی خۆم هەبوو ئەوە بۆەوەی تابانخان لەسەر مەسەلەی گۆرانی ئاواز و هۆنراوەی خۆم بوو لە ئایا دامنا لەبەر ئەوەی ئێمەی کورد فەقیرین لە بوارەیە لە هەموو بوارەکان تەنانەت لە بواری چەمکەکانی ناو کۆمپیوتەرە بە دەنگی کابرایەکی عەرەب بۆی وتم یعنی گۆرانەکەم بوو بە عەرەبی لەبەر ئێمە کورد نەبووین کورد نیمانە بەو تۆنە بەو ئیحساسە کوردە نەیوت وەکو کابرایەکی عەرەب بۆیە وتم جا ئەم کێشانە وەکو ئەوەی کە تابانخانەیڵێ تا شتی ئینگلیزیشمە بوو یان پێی بۆی بۆم بزانم چاکە و کاڕێک و پێکار ئاواز و هەنراوەکە سێرم کرد شتێکی جوانی لێ کرد بەڵام کێشەی ئەوەیە ئەی ناتوانێت ئەو هەستە بگەێنێ کە لای ئێمە هەیە ئەوەی فەرجیاوازی ئەوەیە کە ئەو هەستی نییە ئەتوانێت لاسایی هەستەکانیشمان بکاتەوە با زۆر من باسی نەکەم قەنامانباسیکەی بچین بۆ لای هاوڕێی ئازیزمان هاوڕێی دێرینم کاک ڕزگار کەریم کاک ڕزگارەڵێ قوتابیەکانم کە GCS نی دراما دەکەن زۆر جار هەستم دەکرد کە ماڵپەڕێکی ئەی بەکارێ ئەیەنا بۆ باسەکەی چونکە شتێکی نایابی بۆ ئەنووسیم کە باوەڕم نەدەکرد بەڕێوبەرێتی خوێندن ئاگادیاری داوە دەربارەی ئەم قۆپیکردنەی قوتابیان مەترسیە چییە لە ئەمڕۆدا. سوپاس ئازیزگیان. هەڵەتە ئوستاز ڕزگار کەریمی گوڵ من چاوی ماجەکەم زۆر عزیزە ئوستازی گەورەمان ئێمە ئەوەش باسەکەین لە کات و ساتی خۆیان لە قۆناغی زۆر سەرەتای مێژووی ژیری مرۆڤان نەگەشتا ژیری دەستکرد بەڵام لە ژیری مرۆڤان وا ژیری مرۆڤمان تێپەڕان گەشتوونەتە ئەوەی کە لەوانەی دووەمە بیسخولەکی یەکەم باسی دوا کاریگەریەکانی ژیری مرۆڤ کە ئەی چۆن سوودی لێ وەرگتووە بۆ بەم ئەی ئەمڕۆ دوایشە چینە ناو قوڵایی مەشین لێرنین و ئەو باس و خواسانەی کە ئێوە هەتانە هەڵبەتە ئەمانە ئەم جۆرە پرسیاران حەزەکەم ئەو خۆشەویستانانی لەگەڵمانان ئێستا یاخو دوایش ئەگەر کۆمنتیان بۆ نووسین تکایە هەموو ئەو پرسیارانتان لەو وانانەیە بکەن کە ڕێک باسی ئێستا من حەزمەکە مەسەن پرسیارەکان مێژووی بووە چونکە باسی مێژووی ژیریمان کردووە پرسیارەکان لە مێژووی ژیریەکە بواە پڕ بە پێسی وانەکە بوو بەڵام لە دەرەوەی وانەکە بۆەوەی تێکەڵبوون و
با بڵێ پەرشوبڵاوی دروست نەبێ لەوانەکە هەمووی لە پاکێجێکە هەروانە و پرسیاری خۆی لە کاتی خۆیان بینەوە کاتە دەوڵەمەندتریە کات وانەکە دەوڵەمەندترەکە بۆ توێژەریش و بۆ ئەوانی کە بە دوواداچوونەکە نەگەر پرسیارێکیان هەبێت لە ئێمەی مرۆڤ ئەم جارە وەریگرن لە ئای وەری نەگرن چونکە ئێمە تۆزێ لەوانەکەمانە تۆزێ هەست و نەست و خۆشەویستی و ترس و دڵەڕاوچێمان تێکەڵ کردووە بەڵام ئای تێکەڵی ناکات و هیچ شەرمیشێ لێ ناکات و چۆریشی بیوە خۆی ڕێک ڕاست و ڕەوانەی خاتە دەستەوە لەوانەیە هەتا 15 ساڵێکی تریش مرۆڤ بەرحەسکات بگەڕێ بە دوای ئەم جۆرە بە دواتاچوونە هەسا وەکو خۆم من ئەم بە دوواداچوونانم هەر هەمووی بە خودی خۆم بە خوێندنەوە بە چوومەتە ناو هەتا هەندێک کتێب هێناوە باوەڕ ئەەکەی یەک دانە دوو دانە زانیاریشم من لە ئای وەرنەگرتەوە بۆ ئەم باز بۆ هەر 5 هینەکە چونکە جارێ ئای لە کۆتایی هەر پێ دەڵێ ئەمە وەڵامی منە بەڵام تۆ خۆ دەتوانی بە دوواداچوونی بۆ بکەیت چونکە ئای جارێ نەگەشتۆتە ئەوەی کە بە تەواوەتی متمانە بەهی خۆی کاچووکە لە فێربوونایە لە لاساییکردنەوە لاسایی مرۆڤەکاتەوە بە هەموو شتێک ئێستا من ئەو جارە بۆ خۆشی وەک جەنابتم فەرموو شتێکم دروست کردووە لەسەر خۆ خۆت بۆ دەرێرم بەزەوەی پرایڤت دەبێت ناکرێ بڵاویکەیتەوە جوان هەر لەسەر ئای و لەسەر ئەم جۆرە گەنگەشەیە سکریپتێکم نووسیوەمانە یان پێی و لە شوێنێکا پێویستم بەوە بوو کە وتم نەخشەیەکی دایگرامین بۆ دروستکە لە وەڵامەکە وتی فەرموو ئەمە خەریتەی ئەفەرموو ئەمە خەریتەی ئەو دایگرامە کە داوەکە یەکسەر پێ بوو کاکی ژانێمە پێی ناڵی خەریتە پێی ئەڵێ نەخشەتکایە نەخشەیەکی دایگرام بۆ بکە یەکسەر وەڵامیان وتی زۆر سپاس من لەمە دوا بە خەریتە ئەڵێم نەخشە بۆ هەموو جارێکی کە لە هەر شوێنەکە باسی نەخشە کرا ئێمە ئەڵێن نەخشە کەواتە ئێمە ئەتوانین دەستمان هەبێت لە چاکردنەوەی ڕاستکردنەوەی ئیملیایی لە ئایە ئێمە وەک بەکارهێنەر هەتا بۆ دەنگەکانیش بۆ نمونە ئەگەر بەڕێزی دیسانۆ پێ بووتە ببوورە ئەم دەنگە کوردی نییە ئەم دەنگە عەرەبیە تکایە بۆم بکە بە دەنگێکی کوردی بە دڵنیایی بۆ خۆی ئەگەڕا و داوای لێبوردنیشێکە یەکێ لە شتە جوانەکانی ئای تا ئێستا ئەوەیە کە ئەگرەسیڤ نییە و لەسەر خۆی و 24 کاژمێر حەوت تاکە ڕۆژ ئامادەیە گوێن لێ بگرێ و لەگەڵ شتا بێ و جارێ چەلەحانوو لەگەڵا ناکات تا ئێستا نەگەشتەوەی چەلەحانوو لەگەڵ ڕێزەوە جاگە بە ڕێزی بوو فەرموایە بۆ نمونە دەستی خۆش و من ئەزانم ئەمە گۆرانیەکەی منە بەڵام بە هیچ جۆرێک ئاوازەکەی و یاخود دیالکتەکەی کوردی نییە تکایە دیالکتی کوردیم بەرێ ئەو ژەی و داوای لێبوورنەکەم ببوورە بەڵێ فەرموو ئەمە دیالکتە کوردیەکە هەمیشە ئێمە ئەتوانین ئای فێری کە چووکە ئێستا لە قۆناغی فێربوونایە ئای ئەگە مرۆڤ لە خولەکێکە بتوانێت 200 بۆ 300 ئاگاد لەمە بێ ئوستاجیان ئەگە مرۆڤ بتوانێت خولەکێکە 200 بۆ 300 وشە بخوێنێتەوە ئای لە یەک چارەکە لە سەرروو 120 تریلیۆن وشە خوێنێتەوە وەڵڵاهی زۆرە لە چرکەیەکە 120 تریلیۆن ئەمانەی کە هەیەی لە داتاکە هەمووشی کۆکاتەوە هەمووشی هەوڵەیە بیان لە یەک ببێتە ئەو وەڵامی کە تۆ داوایەکەی ئێمە ئەتوانی زمانی کوردی لە ئایە لە ژیری دەستکردا من هەستی پێەکەم لە 4-5 مانگ لەمە پێشە بۆ نمونە لە کلااودا کوردیەکی زۆر خراپ بوو ئێستا لە ئانۆسا کوردیەکەی زۆر زۆر باش بوو حتا لە کلااودیشا ئەگام لێ کوردیەکەی چاکردووە ئەمە بەهۆی چیەوە بەهۆی بەڕێستەوە بەهۆی منەوەی کە کوردەکەی بە هەڵەیە پێوتوین ئێمە پێمان ڕاست کردوەوە یاخو ئێستا کۆمەڵە گەنجمان هەیە عاشقی ئەیان لە کوردستانەوە هەڵبەتە ئەم گەنجانن خوا پێداون هەبوون و مەرحەلەی بڵێ خۆناخی خوێننیشیان زۆر تەواو نەکردووە چونکە هەر لەسەر یاری ئەتاری و ئەم یاریە کۆمپیوتەریانە بوون ئەمانە ئێستا زۆر
شارەزا و کاران لە ئەیە بەڵام کە ئەینووسێ با بڵێن فەرمانێک ئەدا بە ئەی نووسینەکەی ئیملاکەی هەڵەیتیایە مەسەن لە هەڵەکەی ئەگەر تو گوێ لێبوو بێ کە ئەڵێ بۆم جەنەرێت کە بەدەنگ TTS text to sound سیرەکەی لە جیاتی بڵێن قەڵاتجوالان ئەم نووسێتی قەڵاتجوالان ئێ باشە ئەی ئایەکەش ڕێک ئەوت بۆ خوێنێتەوە کە تو پێداوە کەسانێک ئەوە بێ ئیملاکەیان ڕاستکەنەوە لێ رازی مەبە ئەزانم هەندێکیان پارەی ئەوێت چووکە تۆ بە تایبەتی ئەگە جەنەرێتی بڕم کاک سۆران با بۆ بڕم تۆ خەریکە وانەی 4 و 5مان پێڵیتەوە نایڵم ئەزانی چۆن کاک سۆرانگیان من لە باسی ئاوازەکەی لای خۆم ئاواز و هۆنراوەکە من کێشەم نەبوو هۆنراوەکە بە کوردیە ئەو بەنگلیزی بۆ نەیکرد بەنگلیزی یا شتێک بەس ئاوازەکە بە دەنگی خۆم بوو من دەنگم ناخۆشە نەمیز بە دەنگی خۆم بێویستم بە دەنگێکی کە بێ ئێترە و کردی بە عەرەب و دەنجێکی عەرەبی بۆ دانان تۆنەکان بوو بە عەرەبی بەس ئاوازەکەی نەگۆڕی بەڵکو هەنێشتی جوانیشی تیا کرد یعنی ئیلهامی بە مندا بەس تۆنەکان ناهینەکە نییە ئیحساسەکەی کرد بە عەرەبی با ئەم نووسینەی کاکفەرهەنگی ئازیزمان بخوێنمەوە کاکفەرهەنگ هەڵەبجەیی ئەمە خوێنمەوە بەڵام وەڵام مەدەرەوە کۆتایی شێنین بەڵێ هەر ڕێزم بۆ کاکفەرهەنگ بەڵام وەڵامی بابەتەکان با لە وانەکانی تر بێت چونکە ئاوڕێیان ئێمە بەشی دووشمان داناوە بۆ کاک سۆران و داشمان ناوە گەر بەشی نەکرد بەشی سێش چونکە ببوورە دڵنیان تا 5 بەشە ڕۆیت ئەوە دڵنیا ئەجا من شتێکتان پێ بڵێم فلیم سازان ئێمە سەرچاوە دروستەکەین ئەمانەیە ئەم بابەتەش بێ بە سەرچاوە بۆیە 4 بەشە 5 بەشە با ببێت بۆی ببێ بە سەرچاوی بەحس و لێڤەگەڕینی ئەو کەسانی کە پێویستیان پێیەتی ئەمە سەرچاوەیەکی ئەلکترۆنیە وەکو کتێبێک کاک فەرهەنگەڵێ بەداخەوە ئەو وێنانەی بە زیرەکی دەستکرد دەستکاری پێکراوە کوشتنی توانای بیرکردنەوەی مرۆڤە زیرەکی دەستکرد خۆی بڕیار لە جوڵە ئەیات مرۆڤ خۆی بڕیار نایات و ناهێڵێت جێگای بیرکردنەوەی ئێمەی گرتووە کاک فەرهەنگ ئەمە لەگەڵتاین بەڵام لایەنی کەشی هەیە اینجا ئەو لایەنانە و ڕوونکردنەوە لەسەری ئەمەیە کاک سۆران لە وانەیەکیکەیە بۆمان باسکات ئەم وانەیە باسی نەکەم کاک سۆرانگیان من زۆر سوپاس دەکەم بۆ ئەم زانیاریە بۆ ئەم مێژووە پڕ بە پێزەی کە باسە کرد بۆ ژیری مێشی هەموو تاکێکمان چونکە ئەم قۆناغە ئەم وانەی تۆ لەسەر ژیری مێشی ئێمە بوو جارێ نەچۆتە ناو جیازەکەەوە نەچوونێتە سەر جیازەکە اینجا ئەوەش بابەتێکی تازەیە بۆ زۆر بەمان و برادەران من داوا لە هەمووتانەکەم ئەم وانەیە بگەێنە هەموو برادەرێکتان با هەموو کەسێک گوێی لێبێت ئاگای لێبێ بزانێ ئێمەی مرۆڤ تا چەند ژیری مێشکی خۆمان بەکارێناوە ئەمە زۆر گرنگە و زۆرمان ئاگامان لێ نییە و بە تایبەت ڕۆژەڵاتی ناوین هەمومان گیرمان خواردووە بەدەست ئەوەی بەسەرمانە سەپێنراوە ئێمە ئەگەڕێنەوە بۆ مێژوویەک وامان لێکەن لە مێژوویەکی کۆنا بژین و قەت گەشە نەکەین بەڵام کەچی سێرەکەی دنیای دەرەوەی ڕۆژەڵاتی ناوین بەردەوام لە گەڕانان لە ناو مێشتی مرۆڤە لە ناو ئەو چەمکەی کە پێڵێن ژیری چۆن گۆڕانکاری گەورە دروستکەن هاوڕێیان هەموو برادەرێکتان ئاگادارکەنەوە بە ئاگیان لەم وانەیە بێت بە تایبەت ئێمەی کورد زۆرمان پێویستە هەر زۆر کاک سۆرانگیان زۆر سوپاس بۆ بەڕێزت ئازیزان زۆر سوپاس بۆ هەمووتان شەوێکی شاد بەو هیوایم وانەکە بگاتە زۆرترین کەس